سلااوتانە بێ ئازیزان کورتێکی هەواڵەکانتان پێشکەشەکەین. حکوومەتی هەرێم ڕایگەیاند بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی هەرێم موچەی فەرمانبەران بە پێی ڕێژە پاشەکەوت دەکرێت، بەڵام پاشەکەوتکردنەکە موچەی هێزەکانی پێشمەرگە و زێرەڤانی و ئاسایش ناگرێتەوە. حکوومەتی هەرێم ڕاشیگەیاند لیژنەیەک لە دیوانی چاودێری دارایی و سکرتارەتی ئەنجومەن بۆ کاروباری نەوت و گاز و وەزارەتی دارایی و سامانە سروشتەکان پێک دەهێنرێت بە مەبەستی سەپەرشتیکردن و وردبینیکردنی گشت ژمارە حیسابەکانی تایبەت بە داهاتی نەوت. لیژنەی کارەکردنەوەی پەرلەمان و حکوومەت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیدا کۆبووە و بە پێی زانیاریەکان گۆڕان بە لیژنەکەی وتووە تا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتی یوسف محەممەد ئەنجام نەدرێت بەشداری لە هیچ کۆبوونەوەیەکدا ناکەن. هەر بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەکەدا هیچ ڕێککەوتنێک نەکراوە. هەروەها کۆمەڵی ئیسلامیش ڕایگەیاند تا ئێستا بڕیاریان نەداوە لە کۆبوونەوەی داهاتووی بارزانی و لایەنەکاندا بەشدار بن. سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند کورد هیچ پرۆژێکی هاوبەشی نییە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی. فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق لە چاوپێکەوتنیەکی کەناڵی ئەخباری عێراقیدا ئاماژەی بەوە کردووە لەنێو کووردا بۆ چوونی جیاواز هەیە لەسەر دروستکردنی دەوڵەتی کوردی و لە ئێستاشدا هیچ پرۆژەیەک لەنێو کووردا نییە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی. ڕاشیگەیاندووە دڵنیایە لەوەی عێراق بە یەکپارچەیی دەمێنێتەوە و دابەش ناکرێت. بەرپرسی میحوەری مەخموور ڕایگەیاند هێزەکانی پێشمەرگە گوندی کودیلان لە ڕۆژئاوای مەخموور کۆنتڕۆڵ کردەوە. نەزاد عەلی بەرپرسی میحوەری مەخموور بە NRT وت دوای ئەوەی بەرەبەیانی ئەمڕۆ هێزی پێشمەرگەی هێرشی بۆ سەر چەکدارانی داعش لە گوندی کودیلە لە ڕۆژئاوای مەخموور دەست پێ کرد توانی گوندەکە بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکاتەوە. وەزارەتی بەرگری عێراق ئاشکرای کرد کاروانی دووەمی فڕۆکە جەنگیەکانی زۆری F-16 گەیشتووەتە دەست هاوپەیمانەکانی وڵاتەکەی. بە پێڕاگەاندراوێکی وەزارەتی بەرگری عێراق ژمارەی ئەو فڕۆکانەی گەیشتونەتە عێراق دوو فڕۆکەیە و لە چوارچەوەی ئەو کاروانە تاواکاریانەدایە کە بەم زوانە دەگاتە عێراق. وەزارەتی بەرگری عێراق ئاماژەی بۆەوەش کردووە گەشتنی ئەو دوو فڕۆکە F-16 وەک بەشێک لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی حکوومەتی عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کڕینی فڕۆکەی F-16 کە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ کۆتایی پێبێت. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران بن.